ئەچمە دەرەوە لەگەڵ ڕەفیقەکانمە پێم ئەڵێن ئەوە چی خۆ ئەڵێ لەگەڵ باوک تایتەش پیان نەبێت یعنی ئەو زۆر بێتاقەتی کردم ئەو زۆر بێزاری کردم حتا وای خاتونگیان بامەوەز لە قسەی خەڵکی بێنین کە ئەڵێ ئەمە لە تەمەنی باوکتە ئەمە تەمەنی وایمانە خۆت مامەڵت لەگەڵ خۆتە ینی لەگەڵ یا چۆنە مامەڵی خۆتان باسکە زۆر جارەگەرێمە باسی قسەی خەڵکی بکەین قسەی خەڵکی هەموو شتێکە بۆ دروستەکە هەموو شتێک لەسەر ئەڵێ ینی خەڵک وازە لێ ناهێنێتەوە بە مرتاحی بژیت بەڵام تۆ خۆت ئایا مامەڵت لەگەڵ ئەو پیاوەیە کە ئێستا چەند ساڵە بەیەکەوە 9 ساڵە 9 ساڵە ئێستا ئێوە بەیەکەون دوو مناڵیشتان هەیە ئەجا لە ڕووی مادیشۆ لە هیچ شتێکتان کەم نییە ڕاستە تۆڵی لە ڕووی گرنگی پێدان و لە ڕووی چوونە دەرەوە ئەمانە نەقسم هەیە بەڵام لە زۆرشی ترا تۆ نەقصت نییە هەتا ساگە من لایەنە ڕۆحەکەم زۆر فراغی ڕۆحیم زۆرە ینی بەڕاستی پێت بڵام ینی هەموو ئافرەتی پێویستی بە گرنگی پێدانە هەموو ئافرەتی پێویستی بە نازە و پیاوە من لەگەڵتان هەموو کەسێک پێویستی بە گرنگی پێدانە بەڵام زیاتر تۆ تەرکیز لەسەر خۆت کە لەسەر قسەی خەڵکی مەکە کاتێکاڵی وان پێوتم ئەمە چکە زۆر جار کاریگەری قسەی خەڵکیش تەسیری کردوتە سەر تۆ ینی سە تۆ بچ بۆ نمونەکە چیتە ناو هاوڕێکانتەوە کاتێککە پێتەڵێن تۆ ئەمە لە خۆت گەورەترە ئەمانە هەمووی تەسیرەکاتە سەر مامەڵەت لەگەڵ مامۆساگەر تۆ ینی سێری فەیسی ڕوخسار و هەر شتێکی کەیت ینی کە ئەچینە دەرەوە پێکەوە ڕوخسارمان زۆر جیاوازە ینی ئەو پیاوێکی ژاکاوە من ئافرەتێکم تازە سەرەتای گەنجیمە ینی بەڕاستی ئەمە زۆر بێتاقەتی کردم جاوای لێ کردم حتا چەند جارێک لە ڕێگەی سوۆشیال میدیاوە ینی خەری بۆ تووشی هەڵە بم بەڵام ئیتر ینی لەبەر مناڵەکان وازم هێناوە لەبەر مناڵەکان وتومە نا خۆم تووشی ئەو غەڵەتە ناکەم چکە مامۆساگیان ینی زۆر خۆشە تۆ کاتێک زەواج ئەەکەی لەگەڵ کەسێکا زەواجکەی تەمەنی لە خۆتەوە نزیک بێت ینی چوونە دەرەوەتان پێکەوە بێت خۆشیتان پێکەوە بێ ناخۆشیتان پێکەوە بێت من ئەو پیاوە هیچ شتێکمان پێکەوە نییە نەخۆشیمان پێکەوە نە ناخۆشیشمان پێکەوەیە ئەو ئەڵێ ینی بەس ئەوەیە لەژێر سەقفێکە ئێمەی بەس ینی من و ئەو تەنیا سەقفێک و مناڵەکانە ئێمەی بەستەوە کاتێک کە بەس تەنها بیر لە ئاڵتوونەکەیتەوە بەس تەنها بیر لە ماڵەکەیتەوە بەس تەنها بیر لە شتە دنیایەکانەکەیتەوە ئەمە مەسجێکە بۆ کەسانی کە بڵێن ئایا ئەم دەوڵەمەنی و زێڕ و زیوە ئایا هینێکت بۆ هێنێ خۆشببختیت بۆ هێنێ ڕاستی مامۆسا هیچ کاتێت کچ هەر بەس تەرکیزی لەسەر ئەوە بێ و دایکی کچ بەس تەرکیزی لەسەر ئەوە بێ کە ماڵێکی خۆشی بۆ بکە بەڵام دواتە سیرەکە ئایا ئەمە خۆشببختی بۆ هێنێ ینی ماوەسا من لە ماڵە لە هیچ شتێکم کەم نییە ینی لە سەفەر بە هەمان شێوە ینی سارەی باش هەموو شتێکمەیە بەڵام زۆر ناخۆشە لەگەڵ پیاوێکا لە ژێر سەقفێکا کە تەمەنی دوو ئەوەی خۆتە بێت کە هیچ هەستێکی بۆ نییە ڕۆحیەن ینی تۆ فراغ من وەکو ئافرەتێک فراغێکی ڕۆحی زۆر گەورەم هەیە ینی بەس مناڵەکان ئێمەی بەستۆتەوە پێکەوە ینی هیچ شتێکی تر نەماوە ئێمە بەستێتەوە پێکەوە ینی بەڕاستی بۆیە هاتووشم بۆ ئێرە بۆی لانی کەم بەڕێز هاوکاریم کەی ڕێنمایەکەم کەی چکە بەڕاستی هەست ناکەم چیتر بتوانم لەگەڵ ئەو پیاوەیە ئیدامە بەم ژیانە بم پێم خۆشە لەگەڵ کەسێکا زەواجکەم کە ینی بەڕاستی من جاران وا بیرم نەکردەوە چکە منابووم بەڵام ئێستا پێم خۆشە لەگەڵ کەسێکا زەواجکەم تەمەنی لە خۆمەوە نزیک بێت حەزەکانی لە حەزەکانی منەوە نزیک بێت لانی کەم کەوتم با بچینە دەرەوە کە پیاسێ بکەین شەرم لەوە نەکا بێدەستم بکرێت ئەو ئێستا ینی بەڕاستیم هاوسەرەکەم شەرم لەوە ئەکا کە بێدەستی من بگرێ لەگەڵ مناڵەکانە هەر ئەسڵەن ئەو بەلە ئەگەر بژڕۆین بۆ میوانە یان شتێک ئەمەمان زۆر کەمە ئەو لەلایەک و من لەلایەک ینی زۆر ینی شێوازێکی ناخۆش ژیانێکی ناخۆش ینی هەستی فراغێکی زۆر گەورەی دەرونیم هەیە سەریکە خاتونگیان تۆ سەرەتا کاتێککە بەم ژیانە ڕازی بووی چیتەتەنەوە ئەم ژیانەوە تاسە تۆ دوو مناڵت هەیە تۆ خێزانێکت پێکەوە ناوە یعنی ئەم بیرکردنەوەوانە جارە لە مشکی خۆت دەرکە من ئەگەر زەواجێکی تر بکەمەوە بەو شێوازە ئەبم یعنی تۆ دڵنیا بێت تازەت خدایکی دوو مناڵی تۆ ئێستا هاوسەرت هەیە آخر مامۆساگیان منیش ئێستا سەرەتای گەنجیمە ئەبواە سەرەتا ئەمانەت بیر لێ بکرداتەوە سەرەتا دایکت ئەمانی پێبووتیتە باشە ئێستا تۆ کۆمەڵک شتی تر هەیە ئەتوانی بیکەی بۆ نمونە تۆ خوێندن تاوا نەکردوایە ئێستا توانی بگەڕێتەوە خوێندنەکەی خۆت بکەی مادەم ئەو ڕێگر نییە لەگەڵ تا بگەڕێرەوە خوێندنی خۆت بکە گرنگی بە هیوایەتەکانی خۆت بە گرنگی بە ژیانی خۆت بە تازە بیرکردانە لە مشکی خۆتدا بنێ من ئەگەر ئێستا زەواجێکی تر بکەمەوە یعنی تۆ تازە خێزانداری تۆ تازە دایکی دوو مناڵی قەت بیر لەوە مەکەرە تازە ئەم ژیانی خۆت تێک بی تازە داوای جابوونەوە بکەیت داوای ئەو بکەی تر جابیتەوە وەکو کچێکی ئازاد بیت نا ئەی ئەدوو مناڵەکەت خۆتە ئێسا زۆر جار ئێمە کە بووین بە خاوەنی مناڵ زۆر جار هەندێک لە شتەکان واز لێ ئەهێنین تەنازول لە هەندێک شتەکەین لە پێناوی مناڵەکانمانە